محەممەد بەرپرسی ئۆفیسی NRT لە بەغداوە لە گەرمانە ئومێدەم کاتەوە باش دوازانیاری لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق. بەڵێ سڵاوەکار لە ئێستادا دانیشتنەکە یاخود زەنگ بۆ دانیشتنەکە لێدرا بۆ پێی کە دەبوو کاتژمێردا بە پێی خشتەی کارەکەی کە لە دەربەردەستی منە دەبوو کاتژمێردا دانیشتنەکە دەست پێ بکردای بەڵام کاتژمێرێک و 15 خولەک بەسەر وادەی یاسایی خۆیدا تێپەڕی و تا ئێستا دانیشتنەکە ئەنجام نەدراوە. هەڵبەتە ئەوش پەیوەندی بەوەیە کە نیسابی یاسایی یاخود ژمارە یاسایی ئەندام پەرلەمان وجودیان لە دانیشتنەکەدا نەبووە و ئەمە شوایە کە سەرۆکی پەرلەمان نیو کاتژمێر دانیشتنەکە دوا بخات دواتریش نیو کاتژمێری دیکەوە لە ئێستاشدا زەنگی دووەم لێ درا بۆی کە ئەندام پەرلەمانەکان بچنە هۆڵی دانیشتنەکەەوە و تا ئێستا ڕای نەگەیانەوە کە دانیشتنەکە بەسراویان نەبەسراوە چکە ئەگەر بەسرێت بە دەستگا ڕاگەیاندنەکان ڕاگەێنن کە ژمارەی ئامادەبووان لە هۆڵی دانیشتنەکە چەنە و دانیشتنەکە بە سەرۆکایەتی چێ یاخود چی ئامادەی و چی ئامادە نییە. بەڵام ئەوێ بڵێم ئەکەر لە خشتەی کاری ئەمڕۆدا 5 پرۆژە یاسا دیاری کراوە کە گرنگترینیان پرۆژە یاسای کارتی نیشتیمانیەوە خۆت ئاماژەت پێکرد یەکێکە لەو پرۆژە یاسانی کە لە سەرجەم کابینەکان یەک لە دوایەکان دوای ڕوخانی سەدام حوسێن لە 2003 تا ئێستا چەند کابینەدانراوە ئیشان لەسەرەوە کردووە کە هەموو هاوڵاتیەکی عێراقی بکەنە خاوەن کارتێکی نیشتیمانی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشەوە. هەڵبەتە و پرۆژە یاسایە لە کابینەکەی سەلیم جوبوریدا و بە دروستکراوی لە سەردەمی حەیدەر عەبادیدا چوە بواری جێبەجێکردنەوە لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانیدا گرێبەست ئیمزاکرا بۆی کە سەرجەم ئامادەکاریەکان بۆ چاپکردنی یاخود کۆپیکردنی ئەو کارتە بکات و لە ئێستادا ئەو پرۆژە یاسای خوێندنەوە دەنگدانی لەسەر کرێ و لە خشتەی کار لە بڕگەی دووەمدا هاتووە ببوورە لە بڕگەی سێمدا هاتووە کە ئەمڕۆ دەنگدانی لەسەر بکرێەوە ڕاستەوخۆ دوای دەنگدان لەسەری و دەبێ بە یاسا و ئامادەکاریەکان بۆ ئەو کارتە دەکرێت. دەمەوە بڵم کە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. پرسێکی دیکە شاکار کە لە ئێستادا لایەنە سیاسیەکان هەیە پرسی ڕەشنووسی بودجەی ساڵی 2016 ئەمڕۆ 17 ڕۆژە بەسەر وادەی یاسایی خۆی تێپەڕێت دەبوو دەیدا. بەڵێ ئێستا بە ئێمە ڕادەگەن کە دانیشتنەکە بە ئامادەبوونی 230 ئەندام پەرلەمان دەستی پێکرد بە سەرۆکاتی سەلیم جوبوری لە ئێستادا دوای کاتژمێرێک و 15 خولەک ئێستا دانیشتنەکە بە ئامادەبوونی یاخود بە سەرۆکاتی سەلیم جوبوری دەستی پێکرد وەک سەرۆکی دەستگای ڕاگەیاندنی پەرلەمان بە ئێمە ڕادەگەنێت 230 ئەندام پەرلەمان لە ئێستادا لە هۆڵی پەرلەمان ئامادەن. بەڵێ ئاکەرەمەوێ بێمە سەرەوە بابەتە بەڵێمێت ئەمەوە پرسیارەکەمە پێشبینیەوە دەکرێت کە ئەو پرۆژە یاسایی تو باسێکی بە تایبەتی کارتی نیشتیمانی لە کۆبوونەوەی ئەمڕۆ پەسەند بکرێت. بەڵێ هەکەر سەرجەم لایەنە سیاسیەکان لەسەر ئەم پرۆژە یاسانی کە لە ئێستادا لە خشتەی کار هەیە متتەفقن بە لایەنی کوردی بە لایەنی شیعی بە لایەنی سونیشەوە بۆ پێی کە خشتەی کارەکان خشتەی یاخود پرۆژە یاساکان سەرجەمیان پرۆژە یاسای ئاسایین و ئەو پرۆژە یاسانە نین کە لە نێوان لایەنە سیاسیەکان ناکۆچی هەیە لەسەری وەکو پرۆژە یاسای پاسەوانی نیشتیمانی پرۆژە یاسای دادگای فیدرالی ئەم پرۆژە یاسان لە ماوەی ڕابردوودا خشتەی کار بۆ بەڵام لە ئێستادا دەستی سەرۆکاتی پەرلەمان ئەوە وەکو وردبینی دەکرێت لە کۆتا دەدانشتنی خۆیدا ئەسانەی خشتەی کار لا بردووە. هەڵبەتە لە هۆکارەکەی شێوەیە کە ناکۆکیەکان زۆر قوڵ بۆتەوە لەسەر ئەو پرۆژە یاسانە بۆیە دەستی سەرۆکاتی پەرلەمان دەیەوێت لە دەرەوەی پەرلەمان لایەنە سیاسیەکان لەسەری متتەفق بن ئەو جا بکرێتە خشتەی کارەوە. هاکار بابەتێکی دیکە هەیە کە لە ئێستادا لە پەرلەمان هەیە ئەوش ڕەشنووسی ساڵی 2016 بودجەی ساڵی 2016 کە ئەنجومەنی وەزیران لە دوو ڕۆژی ڕابردوودا اتفاقی لەسەر کردووە وا چاوەڕوان نەکرێت لە ئەمڕۆ یاخود سبەی بگاتە بینای پەرلەمان و تا ئەم خولەکەیم لەگەڵ تۆدا قسە دەکەم بەپێی زانیارانی کە لە لیژنەی یاسا یاخود لیژنەی دارایی وەرمانگردووە ئاماژە بۆ کراوە کە تا ئێستا ڕەشنووسەکە نەگەیشتوتە بینای پەرلەمان. بەڵام ئەوەی کە سەرجەم لایەنە سیاسیەکان قسەی خۆیان لەسەر ڕەشنووسی 2016 هەبێ بۆ پێی کار لەو ڕەشنووسەدا زۆرێک هەڵا هەیە وە کورتێنان بە ڕێژەیەکی زۆر دیاری کراوە لە کورتێنانی بودجەی ساڵی 2016. بەڵێ زانیاریەکانی وەک لە پەرلەمانی عێراقا لایەنی کورد سەرنجێکە لەسەر ئەو پرۆژە یاسایی بودجەی 2016. بەڵێ لە ڕاستیدا هەکارەمێ بڵێم کورد نوێنەری هەیە وەزیری هەیە لە ئەنجومەنی وەزیران و لە ئەنجومەنی وەزیران و پرۆژە یاسایە تێپەڕیوە بە زۆرینەی دەنگ و لە ئێستادا لایەنە سیاسیەکان وازەح هەکار لەبەرەوەی لە ڕەشنووسەکەدا پرسی کورد دیاری کراوە
550,000 بەرمیل لە ڕۆژێکە لە بەرامبەر لە 170 بودجەی گشتی عێراق بۆ هەرێمی کوردستان ئەمەش بەپێی ئەو ڕێکەوتنەیە کە لە ساڵی ڕابردووە یاخود لە ساڵی 2015 لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا ئیمزا کرا ئێستاش لایەنە کوردەکان لە ئێستادا لەسەرەوە متفقن و ئەمەوە بڵێم کە ئەو پرۆژە یاسایە کە بێتە بینای پەرلەمانی عێراق چاوەڕوان نەکرێت سەرجەم لایەنە شیعەکان و سەرجەم لایەنە سنەکان چاوەڕێوەکەن کە هەرێمی کوردستان پابەند نەبێ بۆیە هەر لە 170ەکە دیاری کراوە و لایەنی کوردیش لە ئێستادا سەرجەمیان بە داوای فەرمی داوایان کردووە بۆچوونی لایەنە سیاسی یاخود بۆچوونی ئەندام پەرلەمانە کوردەکان ئەوەیە کە هەرێمی کوردستان وەفدێکی بێتە عێراق و بۆ دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ پێی کە ڕێکەوتنەکە ئەنجام بدرێت و لە پشکی هەرێمی کوردستان بنێردرێت عێراق لە ئێستادا سوورە لەسەر 50,000 بەر لە 170 بودجێ هەرێم بەڵام ئەمەوە بڵێم کە عێراق دروست لایەنە سیاسی عێراقیەکان بەدەر لە کورد شیعە بەتایبەتی و بەتایبەتی تر دەوڵەتی یاسا لە ئێستادا هەڕشەیەوە لە هەرێمی کوردستان دەکات داوا لە حکوومەتی عێراقی بکەن پارەی دەرمان و مخەسەساتی جوتیارانیش ببڕێت کە لە ماوەی ڕابردوودا ئەم دوانە نەبڕابوو لە هەرێمی کوردستان بۆیە هەڕشەی ئەوە لە هەرێمەکەن ئەگەر بێت و هەرێمی کوردستان پابەند نەبێت بە 550,000 بەرمیلەکەی کە دیاری کراوە بە پێی ڕێکەوتنامەکەی نێوان هەرێم و بەغدا ئەوە دەبێت ئەو پشکای هەرێم کە لە دەرمان بەڵێ کە تو ێستا لە بینایی پەرلەمانی عێراقی تو ێستا لە بینای پەرلەمانی عێراقی بە پیاوزانیێرێنەی کە لە ئێوە هەیە ئایا پرۆژە یاسای بودجە عێراق وەکو ساڵانی ڕابردوو کە زۆری پێ ئەخایاند و بیر و بچنی زۆر جیاوازە بۆ حتا زۆر جار لایەنی کورد ئەو دەنگدان لەسەر پرۆژە یاسا بایکوتی دانیشتنی پەرلەمانیش کراوە ئایا ئەمساڵ زانیاریەکان چی ئەندام پەرلەمانەکان لە هەموو کوتەلەکان باسیەوە چوونەکەن بەڵێ ئاکار بەپێ ئەو زانیاری یاخود بەپێ ئەو بەدواداچوونەی ئێمە بۆمان کردووە و سەرجەم لایەنە سیاسیەکان پرسیاری خۆمان لیان کردووە سەرجەم لایەنە سیاسیەکان لەسەر پرۆژە یاسای بودجە هەندێکیان بە بیانووی ئەوەی کە ئەو ڕێژەیە کە دانراوە ڕێژێکی زۆر خەیاڵیە هەڵبەتە عێراق ناتوانێت ئەو داهاتە بەدەست بێنێت کە لە بودجەکەدا دیاری کراوە و ئەمەوێش بڵێم کە سەرجەم لایەنە سیاسیەکان لەسەر ئەوە تێکڕا لەسەر ئەوە متفقن کە پرۆژە یاساکە بەم شێوازەی ئێستا تێناپەڕێ و ڕخنەی زۆریشیان لەسەری هەیە بەلایانی شیعە بەلایانی سونە بەلایانی کوردیشەوە هەڵبەتە ئەمەوێ بڵێم لە ڕەشنووسەکەدا نرخی 1 بەرمیل نەوت بە 45 دلار دیاری کراوە ئەمە دەوڵەتی یاسا و سەرجەم لایەنە شیعەکانیش ڕەتێکەنەوە بۆ پێیکە لە ئێستادا نەوت لە خواری ئەو نرخەوە دەفرۆشرێت و ئەگەر بێت و اتفاقی 5 بچێتە بواری جێبەجێکردنەوە چاوەڕوان نەکرێنەوە بگاتە خوار 35 دلار بە 30 دلار و 32 دلار پرسێ وامەش وا ئەکات کە کورتێنانی عێراق بگاتە ئاسی لە 100 چ کە لە ئێستادا لە ڕەشنووسەکەدا لە 128 دیاری کراوە بەڵام ئەگەر بێت و نرخی نەوت زۆر لەوە دابەزێت چاوەڕوان نەکرێت بگاتە لە 100 واتە نیوەی نزیکەی نیوەی بودجەی ساڵی 2016 کورتێنان بێ ئەمەش بە هەموو شێوەیەک لەلایەنی شیعەوە قەتعیەن مەرفوزە و لایەنی سونەش بە هەمان شێوە مەرفوزە بۆ پێی کە لایەنە سونیەکان خۆیان بە مەخدوورە زان لە بودجەی ساڵی 2016 هەڵبەتە بۆ پێی کە لە ئێستادا ناوچەکانی ئەوان لەژێر لە فشاردایە و لە جەنگایە و بەتایبەتی تر مووسڵ تکریت و ئەمبار و ئەمانە سونەش قەتعیەن ڕەفزی کردوێتەوە و موافقەی کوردیش ڕەبتە بە هاوپەیمانەتی نێوان هەرێم و بەغداواتە کورد ئەگەر بە بەڵێیان بەنە خێر دەنگ بە پرۆژە یاساکە بدا وابەستەیە بە هاوپەیمانەتی نێوان کورد و حکوومەتی عێراقی واتە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی و چاوەڕوان نەکرێت ئەو وەفدە بێتە ئێرە و لایەنی کوردی قسەی خۆیان ئەو کاتە ئەبێت کە ئەگەر بێت و بگەنە ڕێکەوتن بە بەڵێ دەنگی پێدەن و ئەگەر نەگەنە ڕێکەوتن بە نەخێر دەنگی پێدەن بەڵێ ئومێد محەممەد بەرپرسی ئۆفیسی نارتی لە بەغدا لە بارگای پەرلەمانی عێراق بۆ سپاس بۆ ئێوە ئەم بەردەوامی